شاماران ئەفسانە کوردیەکە هێمای بەرەکەت و دانایی. تورکیا لە توانەوەی زمان و شوناسی کوردەوە بۆ دزینی مێژوو و کولتورەکەی کە لەیژنێک بەجەستەی مارێکەوە لەسەر بوراق، بەڕا، جاجم، نیگار، دۆڵاب و پەردەی هەموو ماڵێکی کووردا هەبوو. بە دڵنیاییەوە کەم کەس هێنەی بینی بێت، بەڵام زۆر بەشمانەوە پرسیارە لامان دروست بووە کە ئەمە دیمەنی چییە؟ لەکوێوە هاتووە؟ چیرۆکەکەی چییە؟ ئەفسانەیە یاخود ڕاستی یان تێکەڵەیەکە لە هەردووکیان؟ بۆچی ژن بەجەستەی مارێکەوەیە؟ مێژوو نووسی کورد سۆران حەمەڕەش نووسیویەتی شاماران خوابانوێکی دێرینی کوردی بووە کە بە زۆری لە باکووری کوردستاندا ناسرا بوو. لەناو خەڵکداوا باو بووە کە شاماران خاوەندی زانین و پارێزەری نهێنیەکانە. بەسەرهاتی شاماران بەگشتی لە باکووری کوردستاندا بڵاوە و خەڵک زۆر پێی ئاشنایە. بە جۆرێک لە هەندێک ناوچەدا وێنەکەی لە ژووری نووسنی کچی لاو و ژناندا هەڵدەواسرێت. شاماران بە تایبەت لە ناوچەی ماردین زۆر ناسراوە و لە زۆر شوێنی شارەکە وێنەی شاماران دەبینرێت و بۆتە سێمبۆلی ئەو ناوچەیە. مێژووی شاماران نازانرێت، بەڵام پێدەچێت شاماران پێشهاتنی ئاینەکانی مەسیحی و جودای و ئیسلام لە ناو خەڵکدا ناسراو بوو بێت و پاشماوەی سەردەمانێکە کە کورد بڕوای بە چەندین خاوەندی جیاواز هەبووە. لە ڕابردوودا کورد وەک زۆر لە فەرهەنگە دێرینەکانی تر پێی وابووە کە هەریەکە لەو خاوەندانە دەسەڵاتیان بەسەر شتێک یان چەند شتێکی پێیوەست بە ژیانی مرۆڤ و ژینگەکەیەوە هەبووە. وەک لە وێنەکەدا دەمیرێت شاماران سەرەکەی سەری ئافرەتێکی جوانە و قاچەکانی و کلکی مارن. لەبارەی پێکاتی ناوەکەیەوە دەردەکەوێت کە ناوی شاماران کوردیە و لە هەمانکاتدا بنەچەیەکی دێرینی هەیە. ناوەلێک دراوەکە پێک هاتووە لە شامارئان وشەی شا کە ئەمڕۆ بەهەڵا بە فارسی دادەنرێت. یەکەم جار وشەکە لای هیتیەکانی نیشتەجێی باکووری کوردستان بە شێوەی هاشوو تۆمارکراوە و واتە وشەکە لە پێشبوونی فارس وەک خەڵکێک لە تۆماری مێژوودا لەسەر خاکی کوردستاندا بەکار هاتووە. بەکارهێنانی وشەکەش لە کوردیدا بە شێوەیەکی سەرنجڕاکێش بەدی دەکرێت، وەک شاگوڵ، شاباز، شاجوان و زۆر وشەی تر. وشەی ماریش بنەچەکەی سۆمەریە و لەو زمانەدا بە شێوەی مرد تۆمار کراوە، واتە بە بەڵگەوە نزیکەی 4000 ساڵ لەمەوبەر لە کوردستاندا هاشومر هەرمانای شاماری داوە. بەسەرهاتی شاماران بەم شێوەیە. ڕۆژە لە ڕۆژان کوڕێک دەبێت ناوی تامەسب دەبێت. ئەو کوڕا قۆز و باڵابەرزا کوڕی خێزانێکی هەژار دەبێت و کاری داربڕینەوە دەکات. ڕۆژێکیان کاتێک بۆ داربڕینەوە دەڕواتە دارستان، لەوێ لەپڕ دەکەوێتە ناوبیرێکەوە و گیر دەخوات و ناتوانێت بێتە دەرەوە. کاتێک کە تامەسب لە هاتنە دەرەوە بێهیوا دەبێت، کونێک لە دیواری بیرەکەتا دەدۆزێتەوە و بە چەقۆکەی کونەکە گەورە دەکات و لەو کونەوە دەچێتە ئەشکەوتێکی گەورەوە. لەوێدا بەناومێدی دەمێنێتەوە هەتا وەکوو خەوی لێ دەکەوێت. کاتێک خەبەری دەبێتەوە دەبینێت کۆمەڵێک ماری زۆر چاویان تێبڕیوە. دەزانێت ڕێگای دەرچوون نییە، بۆیە دەکەوێتە پاڕانەوە و چاودا دەخات. کاتێک چاو دەکاتەوە ئافرەتێکی جوان نیوەی لەشی مرۆڤ و نیوەی دیکەی مارە. پێی دەڵێت مەترسا، من شامارانم، شای مارەکانم و هەموو حکمەتی گردوون و مرۆڤ دەزانم. تامەسب و شاماران چەندین ساڵ و ڕۆژان بەیەکەوە دەبن و لاوی جوان خاز گوێ بۆ چیرۆکەکانی شاماران ڕادەگرێت. ڕۆژێکیان تامەسب بیری ماڵۆ دەکات و دەیەوێت بڕواتەوە ماڵەوە. شاماران ئەگەرچی عاشقی لاوەکەی و دەزانێت بڕوا ئەوە شوێنی ئاشکرا دەبێت و لەناو دەچێت، بەڵام ڕێگەی دەدات بڕوات بەو مەرجەی ناچێتە ناو هیچ ئاوێکەوە. دەناپێستی لەشی دەبێت بە کاژی مار و هەموو شت ئاشکرا دەبێت. دوای ماوەیەک پاشای وڵات نەخۆش دەکەوێت و وەزیریش کە کەسێکی فێڵبازە دەڵێت چارە بەس گۆشتی شامارانە. بۆیە هەموو ئەهلی مەملەکەت دەخەنە ناو ئاوەوە تا بزانن کێ پەیوەندی لەگەڵ شاماران هەیە. ئەگەرچی تامەسب ناوێت بچێتە ناو ئاوەوە، بەڵام ناچار دەکرێت و دوجاریش ئاشکرا دەبێت. تامەسب دڵتەنگە، بەڵام شاماران لۆمەی ناکات و دەڵێت سوچی تۆ نییە. کاتێک سەربازەکان شاماران دێنە بەردەمی کۆشک، شاماران پلانێک دادنێت و دەڵێت ئەوەی سرم بخوات دەمرێت، ئەوەی کلکم بخوات دانایی بەدەستێنێت، ئەوەی لاشەشم بخوات لە دەرد و بەڵا چاک دەبێتەوە. پلانەکەی سەر دەگرێت و وەزیر کلکی دەخوات و دەمرێت. پاشا لاشەکەی دەخوات و چاک دەبێتەوە. تامەسب کە دەیویست لە شەرمەزاریدا کلکی بخوات و بمرێت، سەری دەخوات و دەبێتە حەکیم و دانای وڵات. چیرۆکەکە لێرەدا تەواو دەبێت. بەڵام بەدڵنیاییەوە ئەم خوابانوە لە ڕابردووی دێریندا زۆر زیاتر لەبارەوە وتراوە. ماشوێنێکی گرنگی لە ناو میسۆلۆجی کوردیدا هەبوو، لە هەندێک شوێنی تردا ئەو گرنگیە دەردەکەوێت. ئەگەر سەرنج بدرێت ئەمڕۆ لەسەر دیواری دەروازەی لالشی پیرۆزی ئێزیدیەکان مارێک باڕوونی دەردەکەوێت. سەرڕای ئەوە، وەک زۆر بەشی تری فۆلکلۆری دەوڵەمەندی کوردی، تورکەکان زۆرجار خۆیان دەکەنە خاوەنی شاماران و هەندێک لە فارسەکانیش بە هەمان شێوە.
بەڵام خۆشبەختانە ناوەکی هێندە بەڕوونی کوردیە لە ناوجەرگی کوردستان داناسراوە بۆیە نە فارس و نە تورکیش ناتوانن لەوەدا سەرکەوتوو بن. تورکەکان لە ماوەی ڕابردوودا زنجیرێکی تەلەڤیزیۆنیان بە ناوی شاماران بڵاو دەکردەوە. ئەمەش لە چوارچێوەی ئەو هەوڵانەی تورک دێت کە بە هەموو شێوەیەک لەسەر میراتی مێژوو و کلتوری کوردی دەژیت و دەیەوێت دوو نیشانە بپێکێت. یەکەم سڕینەوەی یادگی مرۆڤی کورد بەرامبەر مێژوو و پاشماو کلتوریەکانی، دووەمیش بیناکردن و دەوڵەمەندکردنی خۆی لەسەر هەمان میرات. بەڵام ناوەپێگەی کورد لە شارستانیەتە کۆنەکان و فەرهەنگە دەوڵەمەندەکەی هەزاران ساڵی تریش هەوڵی سڕینەوەی بدرێت، هێشتا هیچ ڕەشەبایەکی ئەم فاشیزمەی تورک نایلەرزێنێت.